ئەمڕۆ ڕۆژی جیهانی ژنانی گوندنشینە ئێمە پیرۆزبای خۆمان ئاراستەی سەرجەم ئەو ژنە ئازایانە ئەکەین کە دانیشتووی گوندەکانن کە بە دەست و پەنجەی خۆیان ماندووبوونێکی زۆریان پێوە دیارە و هەوڵ ئەدەن کە نانی خۆیان بە دەست و پەنجەی خۆیان دابین بکەن. بێگومان ڕۆژی جیهانی ژنانی گوندنشین ڕۆژێکی تایبەتە بێگومان ئەو ڕۆژەیە کە ژنانی گوندنشین دەبێت وەکو پاڵەوان بناسرێن دەبێت وەکو ئەو ژنانی کە بەپێی داتایەک لە بەردەستی ئێمەیە لە سەدا 50 دانیشتوانی سەر ڕووی زەوی خۆراکیان لەسەر دەستی ئەم ژنانێ تۆ وەرە هەرەژین لە ماستەوە بیگرا لە هەموو بەرهەمە شیرەمەنیەکانەوە بیگرا لە چوزانم لە چای خۆشە خەڵوزەکەیانەوە بیگرا لە کولێرەی تەنورەکەیانەوە بیگرا ئیتر ئەمانە هەمووی بێگومانۆک ئاری ئاماژەی پێکرد ئەمە هەمووی بە دەست و پەنجەی ئەم ژنە ئازایانە ئەنجام ئەدرێت بەردەوامیش ئەو بابەتە وتراوە ئەگەر براجوتیارەکان لە نێو گوندەکانە بە پاڵپشتی ژنە ئازاکانیان نەبێ بێگومان ناتوانن کاری قورس ئەنجام بدەن بێگومان جا با ئەمە بچینە سەریشەوە زان با تۆ دووکەڵایی شەبین بەڵام قەی ناکە گلەیشمان لێمەکەن بەڵام بۆ بە جلوبەرگی کوردەواریەوە نین وایە ئەوەژی شەکە لە بابەتەکان کە باسی بکەین لەبەرۆ ئێمە بڕیار بوو لێرە بڕگەیەک تۆما بکەین بەڵام ئێمەش زۆر جار میوانەکانمان ڕوبەڕووی بارێکی تایبەتی دەبنەوە یان بەهۆی نەخۆشکەوتنەوە یان بەهۆی دواکەوتنەوە نەیانتوانی میوانەکەمان ئەمڕۆ لێرە ئامادە بێ بەڵام پێمان خۆش بوو زانیارەکان بۆیەوە بگوازینەوە پێکومان بەیوای لە شتاقی بۆ میوانە بەڕێزەمان کە گەر جلوبەرگی کوردەواری و لەبەرا بووە یەک تاک شەڕواڵە لە پێیا بووە لەگەڵ کولێرەکەشم پێ وایە بەڵێ ئەنجامنیشە بووە بە هەمان شێوەی ژنە ئازاکان شەڕواڵێک و کراسێک و لەگەڵیشە سرکەیەکی ژەبوو بە قژمەوە بووە ئەو وەختەیە مەژاوە ئاچین بە خۆمانەوە گیا و خۆراکی ئەو بزنانەشمانەیە کە لە نێو گوندەکەماندا بوونیان هەیە و دیمەنێکی زۆر زۆر جوان و ناوازیان هەیە دیارە بگومان خۆشەویستان بەگشتی ژنانی گوندنشین ئەم ساڵ دروشمێکی هەیە کلیلی جیانێکی دوور لە برسێتی و هەژاری ئەمە دروشمی ئەم ساڵەوە تا ئەوان دەتوان ببنە ئەو کەیلەی کە کلیلی نهێشتنی برسێتین نێشتنی هەژاری بۆ چونکە وەکووتمان لەسەر دەستی ئەوان دەیان خۆراکی جۆرە وڵا نەک دەیانەکرێ بڵم لە سای هەشتای بازار خۆراکەکان بەدڵنیاییەوە ڕاستە ئەگەر بەدەست و پەنجەی ئەوان نەبێت و ئەگەر گرنگی زیاتر بەدەست و پەنجەی ئەوان بدرێ بێگومان ئەتوانرێ ڕێژەی هەژاری لە ناوچەکانە لە سا 12 بۆ لە سا حەڤەکەم بکرێتەوە ترەمە خۆی لە خۆیان ژمارەیەکی زۆر باشە بۆیە بێ دەکەین هەتا بتوانرێ گرنگی زیاتر بە ژنانی گوندنشین بدرێت ئەگەر هەر ئەو ژمارەی کاوکارمەژین باسی کرد دەڵێت لە ناوچە نامیەکان تا و ناوچانی کە هەژارنشینن وەکو ئەفریقا سۆماڵ ئەو ناوچانی کە تەواو هەژارنشینن ئەگە گرنگی بە هێزی دەستی کاری ژنانی گوندنشین بدرێ لە 2.5 بۆ 5 دەتوانن کەم بکەنەوە ڕێژی هەژاری لەو ناوچانە کام بۆ خۆی ئامارە جا لە پشتی ئەمە هەندێک شت هەیە ئەژین زانیاری لەسەر کامیان هەیە ئەو گوریسەکە ئەمە کولەکەیە کولەکەیە ئەمەش فانۆزە ئیتر لە زمانی کوردەواری کۆنا کارەبا نەبووە ئەو زەمانە لە ڕێگەی فانۆزەکانەوە بەدڵنیاییەوە گوندانەی کە کللتوری ماونەتەوە هەر ماونەتەوە ئەمە هەر بۆ بەیشی ژنی داماویش لە گوندەکانە بێ ئەوان نەوتکەنە نێو چراکە و پلیتە بگۆڕن و داماونی ڕازی نبینەوە قسەیمان پێ بڵێ مەبەستم لە داماوێکەوەی کە زۆری چەرمەسەری قوربەسەریەکان و کارە قورسەکان بۆ ژنانە لەو ڕوانگەیەوە گوریس یەکێکی ترە لەو کارانەی کە من نەزانم هەر ئەمە بەدەستی خانمانی ئێمە بەم جۆرە ئاچێنرێت وانە بزن و مەڕماڵاتەکانیشیان خوان کە وەرزی بڕینیانیت ئیتر دووبارە ئەتوانن ئەم شتانیان لێ دروستکەنەوە بەدڵنیایی زەمبیلەکەی کە لە پشتی تۆوەیە کە لە داری بیە ئەم شوڵانە ئەهێنن و کاری چنین دەکەن و هەندێکیان ئەوەندە لێزان و ینی ئەکرێ بڵێ بڕوانامەی ئەندازاریان نییە بە بڕوانەمە لە ئیزان کۆکە بەڵام بڕوانەمە ئەندازاریان هەیە لەوەی کە چۆن بتوانن ئەم سەبەتانە بە دەست و پەنجە و خامی خۆیان بنەخشێنە شتێکی تر لە پشمەوەم کولەکەی کە باست کرد من ئەم بەیانە زانیارێکی نوێ بوو بە منیانوت کولەکەی کەوباڕی پێڵە کولەکە کەوبار چیان پرسیارم کرد تیانەمە کونێکی تێکەن ناوەکەی تەبان بێگومان بۆشە زمان بۆ تەپلیش بەکاری شتێکی ئامێرێکی موزیکیشی لە دروستەکرێت بەس کە کەوی تیا بەخێوەکەن
ئەوش بۆ خۆی شتێکی تایبەت بوو اینجاوە لێرە مەشکەشمان نییە خۆی مەشکەیەکێک کە لە ئەو بابەتانەی کە زۆر کوردەواریە و مەشکەی کوردەواری ڕاستی بە دڵنیاییە ئەو مەشکە فافۆن و ئەو معدەنانی کە ئێستا لێ دروستەکرێ ئەوە نەبەڵکو ئەو مەشکانەی کە لە پێست دروست کراون دۆی ئەو مەشکانە بە دڵنیایی و تامێکی جیاوازتری هەیە لە مەشکەکانی تر بێگومان ڕەنگە زۆربەی خەڵک بڵێ تامی پێستەکەی هەیە شتێکی لەو بابەتە بەڵام تامی خۆشترە بەلای منەوە دەست و بازویان هەیە وایە ئەمە هەندێک شت هەیە بەڕاستی ینی زۆر جار ئێمەکەین ئەو بەراوردکاری کە لە بینی ژنی لادێ لەگەڵ ژنی شاردا هەندێک بەراوردکاری هەیە دەکرێت زۆر جار پیاوان لەم نێوەندی زۆریان پێخۆشە باسی ئەوە بکەن جیاوازی نێوان ژنین بەڵام هەندێکیشیان دیوی ڕاستیشی هەیە ینی هەندێک لە بابەتەکان چونکە لە کوردواری خۆمانەڵە ژینی لادێ سەیرانەگەچی تۆزە گرانە گرانیەکان منەزانم زیاتر لە ئەستۆ باڵی ژنانی ئێمە لە گوندەکاندا بۆ تۆ هەر لە بەرەبەیانی زۆوە ینی هەیە کاتی نوێژی بەیانە ژنانی ئێمە دەست دەکەن بە دۆشین و ئامادەکاریەکانیان بۆ مەڕووماڵەتەکانن بۆ چوونە دەرەوە بۆ لە وەرگە اینجا کە ئەوان ئەڕۆنە دەرەوە هەتا ئێوارە پیاوان کەێنەوە بۆ من لە شوانیان لە کاری کشتتوکاڵی ژنانی جێسە بێگومان بەشدارن لە کاری کشتتوکاڵی ئەمان لە ماڵەوە سەرخاڵی چی تۆ هەر بەو شیرە چەند بەرهەمەتوانی باسکەیت کە ژنان بەرەبێنن وڵی تر ئەگەر لە هەر لە دۆکەوە دەست پێ بکەیت دۆی لێ دروستەکەن و لە دۆکەش کەرەی کوردەواری دروستەکرێ و اینجا ئەگەر دواتر ڕۆنی کوردی بێت ئەوەی کە لە ناو هیزەکە هەڵەگیرە ئیتر جۆرەکانی پەنیرە کەشک و زۆرن بابەتەکان زۆرن کە دروستەکرێت کەشکە ماسی خستێ دۆینێ ترخێنێ کورە چوزانم قەرە خەرمانە هەموو بابەتەکان بەدەست و خامەی ئەوان دروستەکرێت بێگومان ئێمە لێرەوە کاری ژنانی گونشین بەرز دەنرخێنین و هەمیشەش بەشێک بوون لە پرۆگرامەکەمان و دەمانێت بەردەوامینەوە ئەمڕۆ بابەتێکی زۆر جیاوازمان وامە دەکردن بەڵام بۆ کووتمان بەوەی میانەکەمان دۆخێکی تایبەتی هەبوو بە هیوای شەڵڵا ساڵی ئایندە لەم ڕۆژەدا ئێمەش پرۆگرامێکی زۆر تایبەتی بەردەوامیش دەبینانەکەەوەی تەنها لە ڕۆژەکەدا ئێمە بەردەوامە بین لەسەر خستنە ڕووی توانەکانی ژنانی لادێ و بەردەوامیش لەنێو پرۆگرامەکەماندا چەندین کیژی لادێمان هێناوەتەنێ پرۆگرامەکەەوە دەستی باڵیان هەبوو لەوەی کە هەم بۆ خۆیان بەرهەمیان هەبێ ئەو شتە ئەبینم وەکو دەستاڕش وایوانە ئەژین ئەمەشتی تیاکوتری بەدڵنی ئەمەش باگردێ ئەوەش باگردێنە لەسەربان ژنانی شەوانە ینی هەندێک کارێک کاری زۆر قورسن کاری زۆر گەورن کە زۆر جار ئێمە پیاوڵن کاری پیاو بەڵام ژنانیش کردووە ئاری زۆربەی کات بابەتەکان ئەوترێ بۆ کیژی لادێ هێندە باڵایەکی ڕێکیان هەیە بۆ چوری زیایان نییە یعنی خۆ ئەوان نەچنە شوێنەکە هۆڵەکانی لەش جوانی بۆ ئەوی کە وەرزش بۆوان جیمە بەدڵنیاییەوە یعنی کارەکانی ئەوان ڕاستە و خۆی وای کردو کە هەم زۆر شێوازێکی سروشتی جوانیان هەبێ لەگەڵ ئەوەی کە لە شولارێکی ڕێکی زۆر تایبەتیشیان هەبێ بەدڵنیاییەوە زۆربەی کات من خۆم بە خۆشحاڵیەوە خەڵکی یەکێکم لە لادەکانی کوردستان و هەر کاتێکیش کە ئەچم سەردانیان ئەەکەمەوە بەردەوام سێرەکەم پێستەکەی ئەوان پێستێکی پاکتر و ڕوونترە قژی ئەوان قژێکی سروشتی و جوانترە زۆربەی کاتیش کە هەر لە ناو خۆمانە پیاسەیەک ئەەکەین بێکەوە هەستەکەم زووتر هیلاکە بم بەدڵنیاییەوە من زۆربەی کات ئەژڵێم جیاوازێکی کە باسمان کرد هەیە ئەوان ئەو کارانەی کە ئەیکەن کاری زۆر قورسن بەڵام لە شیشان ڕاهاتەوە لەگەڵی ئەمە و بابەتانە بوون کە لەسەر ژنانی گونشین ئەمڕۆ بۆمان باسکردن بە هیوای لە ساغی و تەندروست باشی و هەمیشە هێزی دەستی کار و بە هیوای حکومەت و لایانی پەیوەندیداریش بتوانێت ئاورج دیل لەو ژنانە باتەوە کە ژنی گونشینن بەڵام بەرهەمیان هەیە دەیخەنە بازاڕەوە کار دەکەن بۆی ئەوانش بتوانن هان بدرێن پەرە بەتوانەکانی خۆیان بدەن و بتوانن زمینە ساسکن بۆ دەرفەتی کار بۆ کەسانی تریش بۆ ژنان و کچانی تری